لە 29 حوزەیرانی 2017دا ڕوخانی داعش لە مووسڵ ڕووداوە گەورەکەی عێراق و جیهانیش بوو. پێشمەرگەوە ئۆپراسیۆنی دەست پێ کرد، ئابلۆقەی سەر مووسڵی شکاند. عێراق لە شەڕێکی نۆمانگەدا شارەکەی کۆنتڕۆڵ کردەوە. بەسەندنەوەی مووسڵ حکوومەتی عێراق بۆغرا بوو، بۆ تەشقەڵە و ڕێگری لە خواستی سەربەخۆی کوردستان دەستی واڵاکردن. سەرکردایەتی کوردستان لە داخرانی ڕێگاکانی تێگەیشتندا لەگەڵ بەغدا ڕووی کردە گشتپرسی ڕای گەلی خۆی وەرگرت. لە 7 2017دا بڕیاری گشتپرسی باشووری کوردستان درا بە کەرکووکیشەوە. لە 15 ئەیلولدا پارلەمان کارا کرایەوە ئەنجامدانی گشتپرسی پەسەند کرد. بارزانی سەرکێشی ئامانجە استراتیژیەکە بوو لە کەمپەینی گشتپرسیدا تا سەرخستنی پرۆسەکە. ئیرادە، هەیبەت و گەورەی مرۆڤی کوردستان گەیەندایە لووتکە. ئەو دەنگەی 100 ساڵ کرا لە 25 ئەیلولدا قسەی خۆی کرد. شوناسی کەرکووک و ناوچە کوردستانیەکان یەکلاوبەوە. کوردستان بە سەرکەوتنێکی مەزن سەرکەوت. 92.73 گوتیان بەڵێ بۆ سەربەخۆیی. ئەم ئەنجامە بۆ عێراق و دژە کوردستانیەکانی ناوچەکە هەزم نەکرا. لە 16 ئۆکتۆبەردا دەستی نێوخۆیی ڕیسەکەی خراپ کردەوە بە قوری. حەشتی شەعبی و عێراق چاوساغی کران. کەرکووک، خورمات و خانەقین و ناوچە کوردستانیەکانیان خستنەوە بندەستی خۆیان کە پێشمەرگە بە خوێن کۆنتڕۆڵی کردبوونەوە. سەنگەری پێشمەرگە درزیان تێکەوت، لیواکان لێکترازان، خاک داگیر کرا، ماڵە کوردەکان سووتێنران، دزران تەقێندانەوە. خەڵک و مناڵانی مەکتەب لە کەرکووک، خورمات و شنگال دەرکران. نزیکەی 180,000 کەزاوارە بوون. تەعریب و شکاندنی ئیرادەی میلەت خەتەرناک لە هەر کاتێکی مێژوو دەرکەوتن. لە پردێ مەخمور زمار و سەحێلا لوتی هێزە پەلاماردارەکەی حەشت شکێنرا. بۆ بەتاڵکردنەوەی بەدکاری بەغدا و وڵاتانی ئیقلیمی حکوومەتی کوردستان ئەنجامی گشتپرسی سەر کرد. لە چیروان بارزانی داوای ئاشتی و دانوستانی بێمەرجی کرد لە بەغدا. بەڵام عێراق مینگەکە خۆی لە دانوستان دەدزێتەوە تاکو و دەستور جێبەجێ نەکا. عەبادی و حکوومەتی عێراق لەسەر حسابی کورد بوغرا بوون. لە بانگەشەی هەڵبژاردندا گرە و لەسەر دژایەتی کوردستان دەکەن. کێ بێحورمەتانە چەقەچەقی زیاتر بکا دژی کورد، چانسی بردنەوەی زیاترە. بەغدا داوای کشانەوەی پێشمەرگە دەکا بۆ سنوورەکانی 2003. سەرکردەکانی کوردیش داوای گەڕانەوەی بەرپرسانی عێراق دەکەن بۆ پێش 2003. عێراق سزای خەڵکی کوردستان دەدا. فڕۆکە خانەکانی داخستن، سنوورەکانی گرتن، نەوتی کەرکووک تاڵان فرۆشەکە بووجە بە کوردستان نادا و موچەی فەرمانبەرانی بڕیوە. پارێزگاری هەڵبژێردراوی کەرکووکی لادا چونکە مافی دەنگدانی زامن کرد بۆ دیاریکردنی چارەنووس لە کەرکووک.